حکوومەتی هەرێمی کوردستان دوو هێندەی سلێمانی نەوتی داوەتە هەولێر. بەپێی لێدوانێکی ئەندامێکی پەرلەمان داهاتی هەرێم بەشی موچە و پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەکات. یەکگرتوو بڕیار دەدات دەنگ بە کام کاندیدی سەرۆکایەتی کۆمار بدات. سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. حکوومەتی هەرێمی کوردستان دوو هێندەی سلێمانی نەوتی داوەتە پارێزگای هەولێر و ئاشکرای دەکات کە نەوتی حکوومەتی هەرێم بە 55,000 دینار دراوەتە هاوڵاتیان و نەوتی حکوومەتی عێراقیش بە 90,000 دینار. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان خشتێکی تایبەت بە دابەشکردنی نەوتی پارێزگاکانی بڵاو کردەوە و لە خشتەکەدا ئەوە هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 74 ملیۆن و 887,200 لیتر نەوتی سپی لە هەر چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان دابەش کردووە بەسەر ماڵاندا. حکوومەتی هەرێم لە خشتەکەدا ئاماژەی بەوە کردووە لەو بڕە نەوتە 35 ملیۆن و 589,400 لیتری بۆ پارێزگای هەولێر بووە و ئەمەش دەری دەخات کە نیوەی کۆی نەوتی هەرێمی کوردستان لە پارێزگای هەولێر دابەش کراوە. پارێزگای سلێمانی بە پلەی دووەم دێت و بڕی 7 ملیۆن و 159,000 لیتر نەوت لە پارێزگاکە دراوەتە هاوڵاتیان کە ئەم بڕەش نیوەی ئەو بڕە دەکات کە دراوەتە پارێزگای هەولێر لە کاتێکدا کە پارێزگای سلێمانی لەلایەن دوو ئیداری سربەخۆی گەرمیان و ڕاپەڕینی لەسەرە و لەلایەکی تریشەوە زۆربەی ناوچەکانی ناوچەی شاخاوین و پێویستیان بە بڕێکی زیاتری نەوتی سپی هەیە. فەرمانگەی میدیا و زانیاری ئاماژەی بەوەش کردووە کە ئەو نەوتەی حکوومەتی هەرێم داوێتەوە هاوڵاتیان بە 55,000 دینار بەرامبەر 200 لیتر گەیشتۆتە دەست هاوڵاتیان لە کاتێکدا کە ئەو نەوتەی حکوومەتی عێراق بۆ هاوڵاتیانی دابین کردووە لە بەرامبەر 90,000 دیناردا بووە بۆ هەر 200 لیترێک. ئەندامێکی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت داهاتی هەرێمی کوردستان ئەگەر بە تەواوی بگەڕێتەوە وەزارەتی دارایی بەشی موچە و پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانیش دەکات. عەلی حەمەساڵح ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەاند لە مانگی 7 تا مانگی 2 ئەمساڵ واتە لە ماوەی ئەو 7 مانگەدا نرخی نەوت هەر چەند بووبێت و داهاتەکەی هەر چەند بووبێت بۆ خەزانەی حکوومەت هەر 350 ملیۆن دلارە لە کاتێکدا ئەو کات نرخی بەرمیلێک نەوت 70 دلار بووە و تێکڕای مانگی 185 دلار بووە بەڵام هەر بەرمیلی 27 دلار بۆ حکوومەت ماوەتەوە. ئەو پەرلەمانتارە وتیشی ئیداری نەوت لەلای سەرۆکی حکوومەتە و ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز 5 کەسن، 3 کەسیان یەکێتی و گۆڕان و 2 کەسیان سەربەپارتین. یەکێتی و گۆڕان هیچ قسەیەکیان نییە و ئەگەر لە هەر بەرمیلێک نەوت 35 دلار بمێنێتەوە داهاتی نەوت دەبێتە 632 ملیار. ئەمەش وا دەکات هیچ کێشەیەک نەمێنێتەوە بە ناوی کێشەی موچەوە. ناوبراو باسی لەوەش کردووە ئەو داهاتەی ئێستا دەستی حکوومەت دەکەوێت لە موچە و پلەبەرزکردنەوەش زیاترە بەو پارەی لە بەغداوە دێت و چارەسەریش ئەوەیە کە مانگانە بڕی هەناردینەوت نرخی فرۆشتن و پوختەی داهاتوو خەرجیەکان ئاشکرا بکرێت. بەرپرسی دەستەی چاودێری یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕایگەاند ئەگەرچی پەرلەمانتەران بەنهێنی دەنگ بە کاندیدی سەرۆکایەتی کۆمار دەدەن بەڵام وەک حیزب کۆ دەبنەوە و بڕیار لەسەر ئەوە دەدەن دەنگ بە کام کاندید بدەن. دکتۆر محەممەد ئەحمەد بەرپرسی دەستەی باڵای چاودێری یەکگرتووی ئیسلامی کوردستان با دەنگی ئەمریکای ڕاگەاندووە لە ئێستادا نێوماڵی شیعەکان پەرتەوازەیە و ئەمەش کاریگەری خراپی لەسەر تەواوی عێراق دەبێت و بە دابەشبوونی کوردیش ئەو پەرتەوازەیە زیاتر بووە. وتیشی دەنگدان بە کاندیدی پۆستی سەرۆک کۆمار نهێنیە و ئەگەر چی پۆستەکە تەشریفاتیە بەڵام بۆ عێراق و هەرێمی کوردستانیش گرنگە بۆیە وەک حیزب دیراسەی بابەتەکە دەکەن و چی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێت بڕیاری لە بارەوە دەدەن. یەکگرتووی ئیسلامی کوردستان 4 پەرلەمانتاری لە بەغدا هەیە و تا ئێستا خۆی یەکلایی نەکردوتەوە دەنگ بە کام کاندیدی سەرۆکایەتی کۆمار بدات. پەرلەمانتارێکی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند بۆ بەدەستهێنانی پۆستی سەرۆکۆماری عێراق دکتۆر بەرهەم ساڵح زۆرترین چانسی هەیە و یەکێتی لە گفتوگۆکانی بەردەوامە بەڵام لە شەممەی ڕابردووەوە دەرگای گفتوگۆی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان داخستووە. سۆزان مەنسۆر پەرلەمانتاری یەکێتی لە بەغدا ڕایگەاندووە تەوەکو ڕۆژی شەممەی ڕابردوو دەرگای گفتوگۆ لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لەسەر پرسی سەرۆکایەتی کۆمار کراوە بوو بەڵام لەو کاتەوە سەرجەم دەرگاکان داخراون و ئاماژەی بەوەش کردووە کە دکتۆر بەرهەم پیاوی ڕاستەقینەی دەوڵەتە. لەم قۆناغەشدا عێراق پێویستی بە کەسایەتێکی لەو جۆرەیە. ڕوونیشی کردوێتەوە کە دانوستانەکانی یەکێتی بە شێوەیەکی ئەرێنی لەگەڵ ژمارێکی زۆر لە پارت و کوتلە سیاسیەکان بەڕێوە دەچێت. ڕۆژی سێشەممە دکتۆر بەرهەم ساڵح لە پەیامێکی ڤیدۆییدا
بە شێوەیەکی فەرمی کاندیدبوونی بۆ پۆستی سەرۆکایەتی کۆمار ڕاگەاند کە بەلای بەشێکی زۆر لە چاودێران بەهۆی سەرکەوتنی لە خولی یەکەمی سەرۆکایەتی و نەبوونی هیچ دۆسیەیەکی گەندەڵیەوە لەلایەن بەشێکی زۆر لە پەرلەمانتەرانی کورد لە جیاوازەکانەوە پشتیوانی لێ دەکرێت و بەراورد بە کاندیدەکانی دیکە زۆرترین شانسی بەدەستێنانی پۆستەکەی هەیە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەرمە.